ئێستا بم بەرە جەژنە کەسەی کاتی ئیشکردنە هەساون گڵۆپیان لێمە کوژانەتەوە بەڵێ بۆی فشارمان لەسەر دروستکەن بۆ ئێمە لێرە کۆمەڵێ دوکان نارین لە ساڵی 2020 ئەم دوکانانەمان وەرگرت کە لە ساڵی 2010 دەستکرا بە دروستکردنی ڕیکلامەکان سەرەتاوا بوو ئێمە لەسەر ڕیکلامانە هەساین دوکانمان کردی وتیان سەرەتا دوکان بۆ فرۆشتن لە خلالی ئەم 5 ساڵیان بەحساب ئێمە دوکانمان کردیوتێ لێرە هەر دوکانێک لەسەر ئێمە 175 گەڵا بوو بە سێ قسپارەکانمانە لە دوای قستەکان ئەنجا عەقدیان بە ئێمە ئیمزا کرد ئێستا ئەڵێن 5 ساڵەکە تەواو بووە ئێمە پێشتر کرێی مانگانەمان 45,000 دینار سەر قوفڵانە بوو ئەم دوکانانەمان بەسەر قوفڵانە کردیوەتەوە 45,000مانەیە و زائیدەن خەدەمات هیناو مۆڵەکە لە پاکردنەوە لە سکورەتی ئەم شتانە ئێستا هەستاون ئەم کرێ لەسەر ئێماکەن بە 215,000 دینار بەڵێ لە 45 بۆ 215,000 ئەویش سەرەتا داوای نزیکی 500,000 نەکرد بە 1000 دانیشتن و ئەملاولا ئەنجا ئێستا بە 215 ئاخر مەجال هیچی تیانەمەوە 215,000 دینار جا ئەمە بۆ ئێمە زۆرە ئەمان ئەیانەوێ بە زەختی ئاو کارەبا ڕووناشی مۆڵەکە دابخن بۆی ئێمە بچین ئەو عەقدە تازە ئیمزا بکەین بە 215,000ەکە ڕازی بین جا تا ئێستا ئێمە پێی ڕازی نەبووینە ئێستا بم بەرە جەژنە کەسەی کاتی ئیشکردنە هەساون گڵۆپیان لێمە کوژانەتەوە بەڵێ بۆی فشارمان لەسەر دروستکەن بۆی ئێمە بێ ئیش بین لێرە هەموو دوکانارەکان بای پارێکی زۆر مادیان کردیوە بۆی لەم بەرە جەژنەیە ئیشێ بکەن چیان لەوێ چەند دینارێ بۆ ماڵماڵیان پیا بکەن ئەمە ئەتوا گڵۆپی لە کوژانینەوە خاوەن مۆڵەکە ئامانجی ئەوەیە کە کرێەکە لەسەرەوە زیاد بکات بەڵێ بە هەموو شێوازێک ئێوێ ئەم کرێ زیاد بکە ئەنجامە یەکەم جار نییە کارەبەمان لێ کوژێت هەمە چەندەمین جارە ئەمە ئاخر زەختی ئێستا بم بەرە جەژنەیە ئای چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ جەژن دوکانار عادەتەن کاسبکار لەم چەند ڕۆژەکەمە هەوڵێ باشترین ئیش بکە باشترین ئەوە بکات چونکە خەڵک داواکاری زیاترە لە بازاڕە لەم ڕۆژە ئەواتوێ سەکتا وەکو خۆتان بینن گڵۆ پشتی دیار بەدی لە کوژانیتەوە تا قسە چی بە ئێوە کۆتا ساڵێ یان 215,000 یان دایخم ئەتوانە دای بخات والله ئەو تاوا هەوڵێ ئەوە یەکەم مەرحەلە گڵۆپی لێمە کوژانەتەوە ئەنجا ئێمەش لێرە تەنها خی گەورەشکەمین لەگەڵ حکومەت و دەسەڵاتدارانە ئێمە سکاڵای مەدەنیمان تۆمار کردو هیوادارین حکومەت نێڵێ غەدر لێمە بکرێ لێرە واللهی لە سەرەتایە چەند کەسێکی مەحامیمان گرتووە و سکاڵامان کردووە هێشتا ئەوە نەبووە